دەربەندیخان لە یاریگەی خۆی میوانداری یانی چوارقۆڕنەی کرد لە هەفتەی 28 خولی نایەوی کوردستان. لە گێمی یەکەمی یاریەکەدا گەرچی هەردوویانە چاویان لە گۆڵ یەکەم بوو بەڵام هەوڵەکانیان بێئەنجام بوو بەوەش گێمی یەکەمی یاریەکە بە بێ گۆڵ بە کۆتات. لە گێمی دووەمیشدا بەردەوام هەردوویانە چاویان لە خانەی گۆڵی یەکتر بوو بەڵام هیچ کامیان نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن بەوەش یاریەکە بە یەکسانبوون و بە بێ گۆڵ بە کۆتا هاتوو هەردوویانە یەکی خاڵێکیان بەدەستێنا. بەڕاستی ئەمڕۆیە تیپەکە مەنیارێکی دراماتیکی زۆر باشی ئەنجامدا و شایانی بردنەوە بووین هەرچەند تیپی چوارقۆڕنە تیپێکی زۆر باش بوو بەڵام ئیتر ئەوەی لە تۆپی پیا هەیە ئێمە کردمان ئەنجامماندا بەڵام ئیتر لە تۆپی پێشا بردنەوە دۆڕاندن یەکسانبوونی شەر هەیە داوای لێبردن لە هاندەرەکانمانەکەی نەزانی ئەوان هەر بردنەوەیان ئەوێ بەڵام ئیتر خراپی بارودۆخی تیپەکە هەر ئەوەی لێ چاوەڕوانەکرا شەڵا بۆ یاریەکانی داهاتوو هەوڵەدەین قەرەبووی ئەمە بکەینەوە. بەڕاستی ئێمە لە گێمی یەکەم تیپەکەمان باش نەبوو لە گێمی دووەم توانیمان تیپەکە چاکەینەوە و فرسەمان بۆ هات ئیشمان کرد لەسەر مەساحاتی یانەی دەربەندیخان لە گێمی دووەم ئەمانتوانی گۆڵکەین بەڕاستی یانی ئێمە ئەمڕۆ هاتووین بۆ سێ خاڵە تا لە ڕیزبەندی پێشەوە نێزک بینەوە بەڵام دەربەندیخان ژیانێکی چاکە و لە ڕیزبەندی خوارەوێ ئەو لە دابەزین نێزگە بۆیە ئەوش هەوڵێدا سێ خاڵەکە بەدەستبێنێ والحەمدوللا خاڵێ ناو دەربەندیخان خراب نییە ئینشاءالله ئەو دیاری و ماومانە ئەنجامەکان بە دڵی خۆمانە بێ و دڵی ئەو هاندەرە خۆشویستە خۆشەکەین. دەربەندیخان لە ئەنجامدانی 26 یاری تەناتوانیوانە 32 خاڵکۆ بکەنەوە، چوارقۆڕنەش لە 26 یاری توانیوانە 35 خاڵکۆ بکەنەوە. سوێ محەممەد کەناڵی پەیام دەربەندیخان.